لۆگۆ و ڕەنگی تایبەتی تەکسی یەکێک بۆ لەو بڕیارەی کە حکومەتی هەرێمی کوردستان بۆ باشکردن و ڕێکخستنەوەی گوزەرانی خاوەن تەکسیەکان خستیە بواری جێبەجێکردنەوە، بەڵام شۆفێرانی تەکسی نیگەرانن لەوەی کە بڕیارەکان وەک خۆی جێبەجێ نەکراون. ئەوان پێیان وایە بڕیارەکە تەنها بۆ وەرگرتنی بڕێک پارە بۆ لە خاوەن تەکسیەکان، دەژڵێن هیچ چاودێرێک نییە بۆ غەرامەکردنی ئەوانەی پێچەوانەی لۆگۆکانیان کار دەکەن. ئەگە ببینیت دەواازەی تەکسی گەراژ تەکسی دەرەوەی شار و ناوی شابراوەتە دەرەوەی سلێمانی لاش سلێمانیان نەماوە پێویست دەکاتر لەوێ نێڵە تەکسی بە هیچ داخلی ناو سلێمانی بۆ تەکسانی کۆلۆگی قاوەیانێ لە گەراجە بووە سێندرێنەوە تا کاتی سەری خوانێ نەکابرا لە دەرەوەی شاراتۆ تاکو ناو شارێت و لێ نەفەری خۆی داوەزن و سێ چوار نەفەری کاڵەگرێت و اینجا ڕاتەوە بۆ گەراجەکەی خۆی. قەرارەیە کە من بزانم تا ئێستا قەرارە بەس بۆ تەکسی ناو شار کراوە کە نەچێتە دەرەوەی شار و نەفەر نەبات ئەینا بۆ ناو شار و ناو شەریش ڕقابەیەک نیە. ئەگەر ڕقابە هەبێ من چەنەها ڕسمم لا چەنەها ڕسمی تەکسیم گرتووە کە خنەفێڵ گرتووە خەتی سوور بوو. ئەم تێبینیاڵێ ئەگەر نوێ نەکرێتەوە بڕی 75,000 دینار غەرامە دەکرێت، یعنی تەنها هەدەف و مەبەستیان ئەوەیە پارە کۆ بکەنەوە لەو خەڵکە. ئەو لۆگۆی کە بۆیان کردین و بە بیانی ئەوەی کە ئەم جیاوازە یەکلایی بکەنەوە یعنی دەرەوەی شار و ناوشار تەنها بۆ پارەکە بوو. من لۆگۆم کردووە تقریبا 2 هەفتەیەکە تاوام کردووە 120,000 سرف کردووە لە تێچووی ئەم لەزگایە کە کردویان، یعنی کە سیارەکەم کڕی بۆیان تەحویل نەکردم هەتا لۆگۆکەم تەواو کرد. ئەم لۆگۆ سینانەی ئێمە نەفەرە بن بۆ دەرەوەی شار بەداخەوە من لێرە وێڵم نەفەرەوە بۆ دەرەوەی شار ئەوان خەتیانەیە ئەمە جێی قوبوڵکردن نیە چونکە خەتێ دەفتەرە دوو دەفتەریان پێدا ئەوان ناکرێت من بچم نەفەر بەرم بۆ دەرەوەی شار بەس ئەوان نیقابیان لە سەیتەرەکانە ئیجرا لەگەم نەکا بەڵام ئەمە هیچ نیقابێکە زێنی ئیجراعات لەگەڵ ئەوانەی قاوەکان بکە کە لە ناو شارە ئیشەکەن و داخلیەکە. بەمەبستی بە دوواداچوون و گەیاندنی دەنگی شۆفێرانی تەکسی بەلایەنی پەیوەندیدار سەردانی بەڕێوەبەرایەتی گواستنەوە و گەیاندنمان کرد، بەڵام ئەوان ئامادە نەبوون هیچ لێدوانێک بدەن لەم بارەیەوە. بەڵام سەرچاوەیەکی نزیک لە بەڕێوەبەرایەتەکە بە وێستگە نیوزی ڕاگەیان هەر شۆفێرێکی تەکسی پێچەوانەی لۆگۆکانیان کار بکەن ئەوە ڕێکاری یاسایی لەگەڵیاندا دەگیرێتە بەر کە تەکسیەکان بە بڕی 1,500,000 غەرامە دەکرێت و شۆفێری تەکسیش بە بڕی 750,000 دینار غەرامە دەکرێت. سەرچاوەکە ڕاشی گەیاند لە ماوەی ساڵێکدا زیاتر لە 1000 غەرامە و دەست بە سەرداگرتنی ئۆتۆمبیلی تەکسی تۆمار کراوە. ئەمە لە کاتێکدایە تا بەرواری مانگی هەشتی 2021 کۆی گشتی ژمارەی تەکسی بە هەر چوار پارێزگاکەی هەرێمی کوردستان 89,000 تەکسیە. لە کۆی ئەو ژمارەیە لە پارێزگای هەولێر 35,000 تەکسی هەیە کە 16,000یان لەزگە و لۆگۆ و شریتیان لێدراوە. لە پارێزگای سلێمانی لە کۆی 27,000 تەکسی 5,000 تەکسی لۆگۆی لێدراوە و لە پارێزگای دهۆکیش لە کۆی 27,000 تەکسی 5,000یان لۆگۆ و شریتیان لێدراوە. هانۆ ئەحمەد، وێستگە نیوز، سلێمانی.